لە ئێستادا تەکنەلۆجیا دەبێتە پردێک بۆ گەڕانەوە بۆ ڕابردوومان ژووری دەستکرد ڕاستەوەی کە خزمەت بە ئێستا و بە داهاتوومانەکات بەڵام ئەکرێت بڵین هۆکارێکیشە بۆ ئەوەی کە یادەوەریەکانمانی لە ڕێگەوە زیندوو بکەینەوە. میوانێکمان هەیە کە لە ڕێی ژووری دەستکردەوە لە ڕێگەی تەکنەلۆجیاوە وێنە بێدەنگەکانی مێژوو ڕۆح دەکات بەبەری ئەو وێنانەدا و تەواوی کەسایەتیەکان و هونەرمەندان ئەدیبان شاعیران لە ئەکاونتەکەی خۆیان جێکاتەوە و لە ڕێی ژووری دەستکردەوە وێنەی جوڵاویان بۆ دروستەکاتەوە و تێکەڵ بە ئاوازی هەر کوردین و هەر کورد ئەبینی ئەکات. ئەو میوانەشم میر شەماڵە. کاک میر فەرموو. سڵاو کاگمیر بەخێربێت. تەندروستی شوێنە. زۆر سپاس بە ڕێزی. هیوام باشیتە. کاگمیر چی وای کرد کە بیر لەو بکەیتەوە تەکنەلۆژیا ژووری دەستکرد بخەیتە خزمەت مێژووە و وێنەی کەسایەتیەکان وەکو وێنەی جوڵا و دروست بکەیتەوە و کارێکی جوانی بۆ بکەیت. ڕاستەکەی زۆر سپاس پێشێکی بۆ بانگێشکردن بۆ ئەم بەرنامەیە و زۆر سپاس بۆ کورسات. من لە ماوەی کۆتاییە پێم باش بوو دەستکەم بە دروستکردنی ڤیدۆ بە ژیری دەستکرد. هەموو گەلوونەتەوەیەک ئێستا ئەیکەن یعنی کەس زۆر هەیە کە ئەم کارە دەکا و ئێمەش وەکو کورد پێم باشە لەم بوارە پێشکەوین و کەسی چالاکمان هەبێت لەم بوارەدا هەم بۆی دوانەکەین و هەم بۆی بتوانین شتی نوێتر دروستکەین. و کە لێم دیار بوو من کاتێکی باش بەسەر ئەبم لەگەڵ ژیری دەستکردا بێگومان تۆ کە ڤیدۆ دروستەکەی پێویستت بە چیرۆکە یان پێویستت بە وێنەیە یان ئەبێ شتێک بجێڕیتەوە پێم باش بۆ کاتی بەسەریە بەم بۆ کوردبوون بەسەری بەرم واتە شتێ بکەم کە ئەگەر خزمەتێکی بچووکش بێ هیچ نەبێ خزمەت بێ بۆ گەلوونەتەوەکەم بۆیە پێم باش بوو دەستکەم بەوەی کە بگەڕێم بەناو کللتور و وێنەی کۆنی کوردیە و دەستکەم بە تازەکردنەوە و زیندووکردنەوەی ئەو کارانە. دەستە خۆش بێت. هەندێک لە کارەکان ئامادەیە و هاوکارانمان ئامادەیان کردووە پێم باش لەگەڵ بینەرانە بینەری بین و پاشان لە گفتوگۆکانمان بەردەوام بین. فەرموو. ئەمە کارەکانی تۆیە. بەڵێ. باشە ئەگەر باسێکی ئەم کارانم بۆ بکەیت چی وای کرد ئەم کارانە بکەیت و ئەم خولیایە ئەمە ئەکرێ بڵین تەنیا خولیایەکە یان نەخێر پەیامێکی نەتەوەیە؟ بەڵێ پێم خۆش بوو ئەو کەسانە کەسایەتیانە بێنم کە لە ناو کووردا بەناوبانگ و هەم خزمەتێکیان بە کوردایەتی کردووە جا هەم ئەگەر کەسایەتیانی ڕامیاری بن یان ئاینی بن یان گۆرانی بێژ و هونەرمەند یان نووسەر بن پێم جوان بوو هەمیان بکەینەوە و کە هەر یەکەیان کارکتەری خۆیان هەیە و بێگومان هەر لە هەموو پارچەکانی کوردستان کارکتەری تیا پێم جوان بۆ گەر لە فێک ڤیدۆ هەمیان کۆکەینەوە هەم پەیامێک ئەدا کە کورد هەمووی یەک بێت و هەم پەیامێکی ژات لە هەموو بوارەکانە ئێمە کورد کەسایەتی زۆر ناودار و زۆر چالاکی هەبووە هەم لە ڕێی پێکەنینی ئەم کارکتەرانەوە هەوڵم ماوە هەستێکی وا دروستکەم کە شانازیەت دروستکەم بۆ کورد بوون کە ئەم کارکتەرانە هەمووی زۆربیان لە پێناوی کورد و کوردستانە جانیان لە دەستداوە ئێستا پێکەن و شانازی ئەکەن هەم بتوانم ئەم هەستە بگەێنمەوە بە کەسی ئێستا. دەستە خۆش بێت. سرودی هەر کورد بووین و هەر کورد بووینیت هەڵبژاردووە بۆ باگراوندی تەواوی کارەکان یان زۆرینەی کارەکانت بۆچی ئەم سرودەت هەڵبژاردووە بۆ زۆرینەی کارەکان هەر کارێکە بینین هەر کەسایەتیەک هەر ئەدیبێک هەر شاعیرێک باگراوندەکەی هەر کوردین و هەر کورد ئەبینت بۆ دانەوە؟ بەڵێ ڕاستەکەی گەڕام بە نێوان گۆرانی کوردیەکانە کە گۆرانی نەتەوەی و کەلیماتێکی جوانیان هەڵگرت بێت ئەم گۆرانیم زۆر پێ باش و هەم پەیامەکەی ڕاست و ڕەوان و جوانە هەم لەگەڵ ئەو کارەشا زۆر گونجاوە کە من ئەیکەم وە کەلیماتەکەشم چەند دەستکاریە کردو بە پێی ئەوەی کە مەسەلەن هەموو بتوانین هەموو کورد بتوانێت گوێ لەم میوزیکە بگرێ و هەمومان هەستکەین کە بڵین کۆنێکشنێکمان هەیە لەگەڵ ئەم میوزیکەیە وە گۆرانێکەش پەیامەکەی زۆر ڕاستەکە ئەڵێ ئەمە هەر کورد بووین و هەر کورد دەبین و ئەگەر بشمانێ و نەشمانوێمە هەر کورد بووین و هەر کورد دەبین. ئەمەش کەسایەتیەکانمان. بەڵێ دەستە خۆش بێت. باسی یەکەم کاری خۆتم بۆ بکەیت یەکەم کارت چۆن بوو چۆن بێت لەو کردەوە یەکەم کار بکەیت یەکەم کەسایەتیشە بوو کە کارت لەسەر کرد و کاتێک بڵاوت کردەوە دەنگدانۆکی باشی هەبوو خەڵک پێی خۆش بوو ئەم کارانە بەردەوام بێت؟ بەڵێ یەکەم جار بۆ ژیری دەستکرد من بە میوزیک و گۆرانی دەسم پێکرد چەند گۆرانێکی
کللتوری مێژووی فۆلکلۆری کوردیم دروست کردەوە خۆشحاڵانە خەڵک زۆر بەدڵی بوو ئەو گۆرانیانە لەوانەیەکی چند گۆرانێکی حەسەن زیرەک بوو کە خەڵک بەدڵی بوو وێنەکەشیم لەگەڵ تازە کردبەوە بەڵام ئەو کات هەر وێنەیەک بوو دیقەتمما خەڵک سەرنجی ئەوەیدا کە پێی خۆشە وێنەیەکی بەو جۆرە تازە کرایەوە هەر لێەوە بیرم کردەوە کە بچمەکاری ڤیدۆوە بۆ ئەم بوارە و هەوڵ بەم کەساتێکی زۆر بە یەکجار بە ڤیدۆ تازە بکەینەوە زیاتر سەرنج بخینە سەر ڤیدۆکە دەستەخۆش بێت لێستای خەریکی چ کارێکیت و کار لەسەر چ کەسایەتیەکەکەیت دوێنێ چ کەسایەتیەکەکەیت بە وێنەی جوڵا و کارێکی جوانی بۆ بکەیت ڕاستەکەی ئەمتوانی لەسەر هەم پرۆژەی هەر بەردەوام بم چونکە کورد کەسایەتی زۆر و شەهیدی زۆری هەیە یعنی ئەگەر من بەردەوام بوومایە لەسەرمە دڵنیام چەند ساڵانێک من ئەمتوانی هەر بەردەوام لەسەر ئەمە بەڵام پێم باش بوو لێرە بوەستم و پرۆژەکە کۆتایی پێبێنم بۆی کاتم هەبێ بتوانم بچمە بواری تر بۆ نمونە بۆ بواری تازە پێم خۆشە کارکەم لەسەر کللتوری کوردی بێگومان بەڵام بۆ جل بۆ جل و بڵێن جوولەری چی بە ئەکسسوارات بڵێ زیاتر تەرکیز کەمە سەر ئەوانە و ئەوەش بکەمە بەرنامێکی تازە دەستخۆش هەندێک جار ژیری دەست کرد مەترسیە بۆ سەر ڕاستیەکان تۆ چەند هاوسەنگی ڕاگریت هەم داهێنان بێت کارەکەت کارێکی جوانی تیا بکەیت و هەم ڕەسەنایەتیەکەش بپارێزێت ڕاستە ئەو ترسە هەیە لە ئێستاە بەڵام من پێم وانێ ژیری دەستکرد بتوانێت جێی ڕاستی بگرێتەوە پێم وایە ئەبێتە کیانێکی جیاواز و ئەو کیانەش وجودیە بێ بێگومان هەموو شتێک ئەبێت و جێگەی ژیری دەستکردیش ئەبێتەوە ئەگەر بتوێ هەموو کارێک بەڕاستی بکەیت هەندێک کار هەیە بەڕاستی ناتوانانی بیکەیت لەم ڕۆژە ینی پێویستت بە ژیری دەستکردە یانەوە تا بێ نواندنێکی بۆ دروستکەیت ناتوانانی بیزات ئەو کارکتەرە یان ئەو لۆکیشنیان ئەو چیرۆکە وەکو خۆی بجێڕیتەوە بەڵام ژیری دەستکرد یارمەتیمانەیە بە بجێکی زۆر کەمتر و کاتێکی زۆر کەمتر و هیلاگونێکی کەمتر بتوانین ئەم شتە تازە بکەینیان دووبارە بکەینەوە و ژیری دەستکرد هەم ببوورە تۆڵێ نانەئاساییە کام بەشەی کارەکەت زۆر قورسە ئەگەیتە سەر ئەو بەشایتر پێویستی بە بیرکردنەوەکی زیاتر هەیە و پێویستی بە کاتێکی زیاتریش هەیە ڕاستە ئەو کاتێک پێچێ زیاتر لەسەر ئەو ئایدایە کە ئەتەوێت دروستیکەیتەوە بێگومان هەتا جوڵەی زیاتر تیابێ یان چەند وێنەیەکی جیاواز پیشان بیت کارەکە گرانترە بێت یەکێک لە کێشەکانی ئای لە ئێستادا کۆنتنیوتیە واتە گە کارکتەرێکی تایبەتت هەبێ بتەوێت لە چەند لۆکیشنێکی جیاواز یان چەند کورتەفلیمێکی لێ دروستکەیت ژیری دەستکرد وەکو خۆی لە 100% دروستی ناکاتەوە تۆزی جیاوازی پێەکە ڕەنگە جلەکانی جیاوازکایان چەند فیچەرێکی دەموچاوی مەلامحەکانی جیاوازکات ئەمە کاتێکی زۆری پێچێ بێ و کەسێک ئەو کارە دروستەکە زۆر ئاگادار بێ لەمە و هەموو وێنەیەکی تازە کە بەرهەمێنی پێویستە ئاگاداربی بزانی چەند نزیکە لە وێنەی پێشۆ و چەند کۆنتنیوتی تایە ئەمە بێتە هۆی ئەوەی کە قورسی دروستکات لە باشە میر ئەوێت بگات بەچوو خەونی داهاتوو چییە بۆ کارەکەت هەر لەسەر ئەم کارانە بەردەوامە بیت بە پلانەکەی ئێستاشەوە یان نەخێر خەونێکی ترت هەیە خەونێکی گەورەترت هەیە بێگومان هەم کەسی خەونی گەورەی هەیە من خەونی من ئەوەیە بەس ئەگەر خزمەت بە گەل و نەتەوەی خۆم بکەم هەر چۆنێ بێ لە هەر شێوازێک ئابێ ئەو بۆ من سەرکەوتن و جێی شانازیە ئەوە ئەگەر ئەم کارش ئەگەر ببێتە هۆی ئەوەی کە خزمەت تێبێ بێگومان بەردەوامە بم ئەگەر شتێکی باشتر دۆزمەوە بێگومان هەر ئەوە ژەکەم هەر بە خزمەتی نەدەستخۆشبێت لە بواری موزیکیشە کارەکەیت باری بواری موزیک تا چەند هاوکارت بۆ یارمەتی دەربووە بۆی کە کارەکانت زۆر بە باشتر نمایش بکەیت ڕاستە بێگومان هونەر هەمووی گرێدراوە پێکەوە واتە ئەگەر لە بوارێکی تری هونەریا بچیتە بوارێکی تر بێگومان ئەو شتانی لەو بوارە فێر بوویت یارمەتی دەیە کە لەم بوارەشا بتوانی دەستڕەنجین بیت پێم وایە میوزیک زۆر یارمەتی منی یاوە بۆی کە بێمە بواری ڤیدۆوە و ئێستا شەر کە ڤیدۆ دروست دەکەم وەکو مۆسیقا زیاتر بیری لێکەمەوە دەستەخۆش بێت وەکو بواری میوزیک پلانێکیت هەیە خەریکی چ کارێکیت لە ئێستاە هەر بەردەوامی دیان ئەم کارە جارێ کاری میوزیکی تۆی وەستانەوە بواری میوزیکم نەوەستاوە بەڵام ئەتوانم بڵێم کاتێکی باشی لێگرتم ڤیدۆ و بێگومان هەردووشی بێک و هەر بەردەوامە بم لەگەڵ چەند گروپێکی جیاوازە میوزیکە ژەنین و چەند کۆنسێرتمان کردو لە دەروی وڵات و لە ناوخۆی وڵات بە چەند ستایلی جیاواز خۆم زانکۆی سلێمانیم تاوا کردو بەشی میوزیکدانان زۆر سپاس و هەم لە بواری ڕیکلامدام دەنگ و میوزیکی ڕیکلام دروستەکەم
لە ئێستا و کارێکی زۆرم هەیە لە سوشل میدیا و لەسەر پرۆفایلەکەم دیارە. باش ئەڵێم کارانە کاتی زۆری لێگرتووم چەند کاتی پێویستە بۆ هەر کارێک جیاوازە یان هەموو کارەکان وەکو یەک کاتی پێویستە؟ ڕاستە بۆ هەموو کارێک جیاوازە بەڵام هەموو کارێک کاتی پێچێ. ئەم ڤیددیوانی کە دروستیانەکەم زیاتر کاتەکان ئەچێتە سەرەوەی ئەو وێنە تازایی بەرهەمیێنم لە وێنە کۆنەکە بچێت. چونکە وێنە کۆنەکانی کە بەردەستە بڵین خامەکە هەندێکیان بەدەست کێشراون یان هەندێکیان وازەح نییە. ئەمە کاتێکی زۆری پێچێ هەتا بتوام ئەو وێنێ بەرهەم بێنم کە زۆرترین لێکچوونی هەیە لەگەڵ کۆنەکە بۆی بتوانین ڕێک بینیانی ڕاست بێ وێنەکەمان. لە دوای ئەوە دەستکەم ئەوەی کە بیان جوڵێنم و بۆ جوڵەکەش تەنها زەردەخەنەیەکم هەڵبژار لەبەر ئێمە جوڵێکی سادەتر و ئاسانترە کاتێکی کەمتر پێچێ و هەندێک جارش پەیامی سادە ڕەنگە پەیامی گەورەتر هەڵگرێ. پێم باش و ئەمە بکەم تقریباً بۆ هەموو ڤیددیۆیەکە منێکم نزیکی 3 ساعت بۆ 4 ساعتی پێچێ لە کارکردن بەردەوام. دەستخۆش کاک میرداوت نەکراوە کە ئەم کارانە بەریتە ناوەندە پەروەردەییەکان لە باخچەی ساوایانەوە هەتاکو ئەگاتە قۆناغەکانی دواتر تاکو منزاڵان لە هەر تەمەنێکا بن ئاشنا بن بە کەسایەتیەکانی مێژووی ئێمە. بەڵێ بێگومان چەند کەسێک مەسجیان بۆ کردوم لە ئینستاگرامەوە کە ئەڵێن پێیان خۆشە وێنەکانیان بۆ بنێرم بۆی لە مەکتەب پیشانی تەلەبەکانی بن و دەرسێکی لەسەر بخوێنن. هەر لەبەر ئەوەشە لە گوگڵ بەستەرێکم داناوە کە هەموو کەسێک دەتوانێت هەموو وێنەکان داونلۆد بکە بە کواڵیتی فول و بێجگە لەوانەی کە من کردو من بە جوڵە کارکتەری زیاتریشی تایە هەندێکیان کە من کاتم نەبووە بیکەم بە جوڵە کارکتەری زیاتریش لە وێنەکانە هەیە و چەند کەسێکیش تا ئێستا داونلۆدیان کردو بەڕاستی ئەمە جێی شانازی و زۆر دڵخۆشکەرە بۆ من. دەستی خۆش بێت بیرت لەوە نەکردێتەوە کە ئەم داهێنانە ئەم کارانە ئەم کارە هونەریانە بگوازیتەوە بۆ کەسانی تر کە خولیای ئەم کاریان هەیە بۆی کە زانیاریان پێ بێت ئەم کارانە چۆن نەکرێت؟ بێگومان لە بەرنامەیەمە چەند ڤیددیۆیەک دروستکەم فێرکاری و فێرکاری هەرەوە نابڵم ڕێگەکان پیشان بم چۆنیەتی فێرکاری و ئاسانکردنی واتە ئەگەر تۆ لە جاتیش دەشت تاقیکەیتەوە دووشتی باشت پێ بڵم مەسەلەن ئەوە باشتر و ڕێگەکەی ئاسانترە لە پلانمە هەم لەسەر میوزیک بە ژیری دەستکرد هەم لەسەر ڤیددیۆش بە ژیری دەستکرد ئەو ڤیددیوانە بکەم. دەست و چاوت خۆش بێت سەرکەوتوو بیت هیوای سەرکەوتن و هیوای کاری باشترت بۆ خوازم. زۆر سپاس و سپاس بۆ ماندووبوونێت.